ڕەنگە گوڵدانەکان یەکتریان وێرانە کرد سیمانی فیرۆزم وەها بینی وەها ناچی لە دەفتەرە ئەتوانین بڵێین یاسای جەنگەلیشی تێپەڕ کردووە لە یاسای بەری خۆی و دەژووتێ پێڵاوی لاست پەیامی پاڵپشتی و هاوسۆزی لە هەڵەبجەی پایتەختی خەبات و قوربانیدانەوە بۆ تێکۆشەرانی بەناهەق سزادراوی بادینان دوور لە چۆکدادان و کڕوزانەوە و بە دەنگێکی زۆڵاڵ بە دادگاستەمکارەکەی ئەم هەرێمە دەڵێن ئەگەر داواکردنی ماف و ئازادیەکانی کە گەلەکەمان بە درێژایی دەیان ساڵ خەباتی بۆ کردووە و ڕووبارێک فرمێسک و خوێنی بۆ بەخشیوە تاوان و سیخوڕی و تێکدانی ئاسایشی نیشتیمانی بێت ئەوە نەتەنها ئەو پێنج کەسەی کە دوێنێ سزای زیندانیان بەسەردا سەپێنراوە بەڵکو هەمومان تاوانبار و سیخوڕ و تێکدەرین و فەرمونون دادگایی و زیندانیمان بکەن بەڵام دڵنیابن کە ڕۆژێک دێت ئێوەش لە دادگای دادپەروەرانەی گەلەکەماندا خۆتان دەبیننەوە و سزای عادیلانەی ئەو هەموو ستەم و گەندەڵی و یاساشتێنی و بێدادیەتان وەردەگرنەوە کە دەیان ساڵە بەرامبەر بە خەڵک و خاکی کوردستان ئەنجامتان داوە چونکە وەک دەڵێن ڕۆژان ڕۆژی لە دوایە هەر بۆیە بە دەنگی بەرز ڕووی دەممان ئاراستەی ڕایگشتی و هەموو دەستە و گروپ و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و سەرجەم ئازادی خوازان دەکەین و داوایان لێ دەکەین کە هەمووان بە ئەرکی نیشتیمانی و یاسایی و ئەخلاقی و مرۆیی خۆیان هەستن و بۆ دەربازکردنی گەلەکەمان گەلەستەم دیدە و هەژارەکەمان لەم قۆناغەنا هەموار و کارەساتبارە پڕلەستەم و بێدادی و چۆسانەوەیە سەرفرازی و سەرکەوتن بۆ ئیرادەی ڕەوای گەلەکەمان ڕیسوایی و سەرشۆڕی بۆ دەسەڵاتدارانی گەندەڵ و ستەمکاری ئەم هەرێمە خۆشەویستان بە ناوی یاسا بە ناوی دادگاکەی ئێوەوە لە نێو هەولێردا